وەکو ئێران حسابیکەین هەناردەی کاڵا لە دابەزینایە ئەبێ بەهۆی مۆزوعی مەنەسە و سیاسەتی حکوومەتی عێراقی بۆ دەعەمکردنی قتاعی خاص بە تایبەتی پیشەسازی ئەمە ئاکات لە ئێران ئەو توانایی نەبێت ئەو توانایی هەیە بەس عێراق وەکو پێویست کاڵاکانی لێوەرنەگرێت یا پرۆژەی بەدیل دروست ببێت لە عێراقا بۆ بەرزکردنەوەی بەرهەمی تاچی عێراقی. بەڵێ باسی ئەوەمان کردووە ئێستا ئێران و عێراقیش محکومن بەو مەسەلەیە چونکە سیاسەت حکوومەتی عێراقی وا ئەکات زۆر لە پێداویستیەکان لە ناو خۆیان دروست بکرێت بۆیە لەوانەیە ئەو کاڵا سەرەتاییانەی کە وەخت خۆی لە ئێران و هاور دەکراوە بۆ عێراق لە ناو عێراقا بەرهەم بێنرێت. بەڵێ ئێمە وەکو ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی پلانی خۆمان هەیە بۆ بەرزکردنەوەی بەرهەمی تاچی بڵێن کۆمەڵگای کوردی و چەند پرۆژێکی استراتیجی بۆ بەرهەمێنانی ئەو کاڵایانەی کە زیاتر لە هەموو وڵاتەکانەوە کە ئێمە لە 100 بووین بە مستەهلك ئەوە کارەساتێکی گەورەیە کەمکردنەوەی هاوردە بکەین و زیادکردنی بەرهەمی ناوخۆ بکەین.